بس صدان عاربانە دانرێ هەموو تەماتی هەمووی بە 500 بەرام لێ گەڕەکەکان ڕکابەری نییە نرخەکەی بە کەیف خۆی دادێن ناتانرێت لە هەموو دوکانەکی خۆی دەبی حکوومەت چاودێری هەبی بەلام چاودێری بەڕاستی ئینسان ئێرە زەمیری ناخی دری ئینسانی کە بزانی ئەو نرخە ئەو قازانجە بای خۆیتی زیاتر ینی دەکات دزینێک لەو کابرای دەکات وەرها نەگەر سعرەکەیگە برن نەکەن باشە دو عالەمێ لەبەر ڕەمەزانێ وەگەلە باشە ئەگە برن نەکەن سعرەکەی لە ڕەمەزانێ دەفتەر ڕەمەزان عالە مەجبورە گرانیان دەکرد بەسەوتە نازانم وەرگێنە ڕەمەزانی گرانتر دەکەن یان نا بەخدای بە تایبەتی ئەو ساڵ لەبەرەوەی نرخی دۆلار بەرز بوویتەوە ئێستا هەر ئەشیاشی دەکرد دەرێن دۆلار بەرز بوویتەوە ینی ئەشیاکان لە ماجی ڕەمەزانێ دەستکاری نەکەن ینی گرانتر نەکەن ئەگەر مەسەلا ئەو ساڵ نرخی دۆلار بەرز بوویتەوە ئەوە جیاوازی هەیە لەگە ساڵان بەرە هەموو ساڵان ڕەمەزانان بە زۆری ینی کەلوپەلانەی خواردنە ئەشیاکان نرخی بەرز دەبتەوە بەڕاستی ینی خەڵکانەکە ینی وەزعەکەی ئیستیغلال دەکات ئەوە ئاخرە ویژدانی و خەڵکەیە کاگە بڕە سا هەفتای ئەو بازارە بگەڕێ هەمووی مسلمانە خۆیمە هەمووان مسلمانین چوار مەسیحیتیانە ئیشکا کاکە هەر مسلمانەکەی وای لێکە کەواتە ویژدانی خەڵک ئەگەڕێتەوە بۆ ویژدانی خەڵک حەقی نییە بەسەرەوەوانێ ئەوە حکوومەتیش لیژنێک پێک بێنێ ئەوانی کە بازار گرانەکەن هەر ڕسمەکەیان بگرێەوە لەو بەردەرگی سەرایە بڵاویان کاتەوە کاک وەڵا شت گرانە هەر ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێ هەرچی شتە دووقات چۆتە سەری مەسەن بۆ نمونە زەیتمانەکری بە 2 ڕوبعایکە مێسە بە 3 ڕوبعایکەمە ئیتر هەمووی هەرینی بەرپرسانە هەموویێنی مەسوولی دزە یعنی هەرچی شتێ لە بازاڕە ئێستا لە عەلوەکە مەجموعەیە کۆمپانیا فێربوون زەیتەکەیان ناوێ کەس بۆی نییە شت بێنێ خۆیان نەبێ جگەرەیە خۆیانن مەشروبە خۆیانن نانە خۆیانن بڵێم سویر هەرچی شتە بەرپرسی دزە وەکاری بەرزبوونەوەی نرخ بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە من وەکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخ هەموو کاتێکە بوو نەگەوی بڵین بە تایبەت لە ڕەمەزانە بوو ئەین تۆ نایبنی مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵە لە ڕەمەزانە کۆمەڵە کۆمپانیا و کۆمەڵەشت بە فرسەتی ئەزانن بە تایبەتی لەو کەلوپەلانی کە لە ڕەمەزانە زۆرتر بەکارێ مەسەن لە مەسائلی برنج و شەکر و ڕۆن و مەسائلی شلەمەنیەکان شەربەت و ساردیێمانە بەڵامانە سعری بەرزەبێتەوە بەداخەوە می کە من دێڵێم ئەوەی کە بەرپرسی یەکەمە لە بەرزبوونەوەی نرخ کۆمپانیەکان کە سەر بە حیزبی دەسەڵاتن بە ئارزی خۆیان تراکتیانەکەن بە سعرەکانەوە بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان خۆراک بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ چەند شتێک گرنگترینیان کە لە ڕەمەزانە زیاکە نرخی شتومەکەکان بازرگانێک کۆمەڵە بازرگانە هەیە کە بە هەلی ئەزان و قۆزنەوە بۆی داهاتێکی زیاتریان دەستکەوێ لەسەر گیرفانی خەڵک لەسەر گیرفانی بەکاربەر بەڵام زۆر شوێن بۆ نمونە هەندێک لە شوێنەکان کە سەردانیەکەی سیرەکەی داشکانێکی باشی کردووە بە بۆنێ ڕەمەزانەوە بەڵام لە هەندێک شوێنی تر بەدڵنیایی و ینی هەلەکەی قۆسۆتەوە بۆی کە داهاتێکی زیاتر بەدەست بێنێ شتەکان بشارێتەوە اینجا وڵاتی ئێمە ینی بەڕاستی بۆ وایە خەڵک کە مناسبەتێکی وەکو ڕەمەزانێتە پێشەوە بە هەلێکی وەرگ بگری کە یارمەتی خەڵک بی سعردا بەزێنی نرخ کەم بێتەوە لەبەرەوەی خەڵک زیاتر خوازیارە لە کڕینی ئەو شت و مەکانە و پێویستی پێیەتی سعردا بەزێ بۆ نمونە ئێمە لە ئەمریکا ژیاوم لەسەری ساڵە هەمیشە نرخدا ئەبەزێنرێ بۆ ئەوەی خەڵک زیاتر سوودمەند بە زیاتر خەڵک شت بکرە و توانای کڕینی هەبێ بەس لە وڵاتی ئەمە زۆر شتێکی ینی بە پێچەوانەوەیە نرخەکە بەرزەکاتەوە بۆی خۆی سوودمەند بە نەک خەڵک بتوانێت شتی زیاد بکڕە و ئیسفادە لە فرسەتەکە و ئیسفادە لە بۆنەکە بکات
خودی از ویدارمش همین دکان داره و یعنی راهی بر رمضان بخونه کنه استقلال که تشتی خود گران فروشن بلا بخود تشتی که پاوه نسر یعنی اوجی اداره عیالی خوب بکن و از سیوید کم عدد یعنی بلند وک حکمت پیدا چون دیگر خلقی بکرد دیگر دکاندارا بکرد که تشتی گلای بها نفروشن یعنی رمضان نبینن استقلال کن عالمه که عالمه که فقیره های ابا بینی وضع مچلات ابا فتای کرونا چم سری عالمه اینا راتب نینن بجا از ویدارمش حکمت پیدا چون دیگر دکاندارا بکردن یعنی نه همین دکاندارا اواش جامعه نافده خیرخواز نافده بس اکثر یا یعنی که تشتی رمضان بخو دلیوه نبینن دوم چیه اجبار خدا دکانه شعبان عالم يجيبه وبخد دولاري بوها بويه يعني حكومه دولاري نازل بك عالم جي خدا دکانه کار تشتا ارزان فروشي بس خد دولاري بوها بويه خدا دکانه شعبي لازم العالم يبقى راتب خو كيمه حكومه اقليم راتب وان يعني كيمه لازم شعبي خدا دکانه عالم يبقى دابخو بضاعه ارزان بي خد دست بکل بخیراتنا های و رمضانت کن هیوکا پیروز و هیوکا مبارک و هم داخوازش خلق خود کن داخوازش دکاندارت کن داخوازش تاجر خود کن بیچه که مراعتا ظروفت خلق کی بگیرن جبر تشتی خود گران نکن کلو پل خود گران نکن ظروفت عالمت نخواشن فقیرت هین هجارت هین بلنگازت هین راتب نینن وضعه که نخوشه ام هیویدارین شوانا هاجي بيتشكيت هاري كاربن قال خلق ما وقال حكمته ماشي هاجي هاد هاري كاربن زور كده درس